وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خوشویستی خواه صلی الله علیه و سلم آموزگاری من دکات فرمی اکثر من ذکر هذه اللذات. آموزگاری تان دکم زور بید لأو شتبك نوا كهمو خوشی کن نو دبات كبريتي لمردن. اما آموزگاری خوشویستی خواه صلی الله علیه و سلم که ایم زور بیری مردن من هبید، چونکە مردن هیچ کەسێک ئینکاری ناکات، بەڵام کە لە بیرتە ئەبێ خۆتی بۆ ئامادەکە. ئەو وەسیەتی ئامۆژگاری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر لە بیرمان بێ. بۆیە زۆرێک لە پیاوچاکان دەفەرموون ئەگەر سەعاتێک مردنمان لە بیر بچێت دڵمان خراپ و خاپوور دەبێ. ئێستا دڵمان بۆ خاپوور بووە چونکە مردنمان لە بیر نییە. لە قەبرستان پێ دەکەنین، لە تەعزیە پێ دەکەنین، بە دیار جەنازەوین پێ دەکەنین. بۆیە مردنمان لەبیر چووە. بە دڵنیاییەوە پێتان دەڵێم خۆم و ئێوەش ئەو کاتێک کە دەمرین ئەو ڕۆژەش لە پێشمانە کە وەڵڵاهی ئێستا هەر کەسێک لە ئێمە مۆبایلێکی پێیە کۆمەڵێ ناوی زۆری تێدایە، بەڵام ڕۆژێک دێت ناوی من و تۆ لە مۆبایلی برادەر و خزم و کەس و کارەکەماندا دەسڕێتەوە. فڵان کەس مرد، خۆم دەیەها و سەتەها ڕقم مسڕێتەوە، خوالیان خۆش بێ، ناومان دەسڕێتەوە. چونکە هیچ سوودێکی نێ ناوەکەشمان گەر بمێنێ، گەر پەیوەندیشمان پێوە بکەن، ئێمە ناتوانین وەڵام بدەینەوە چونکە مردین. کەواتە مۆبایلەکەمان بێ خاوەن دەمێنێتەوە. ئەگەر ئەکاونت و پەیجێکت هەبێ بێ خاوەن دەمێنێتەوە. دەیەها و سەتەها پەیج و ئەکاونت هەیە ئێستا لە دنیادا هەمووی خاوەنەکەی مردووە. کەواتە بزانە ڕۆژێک دێت ئێمە لە ناو خەڵکیدا دەسڕێینەوە، لە مۆبایلی خەڵکیدا دەسڕێینەوە، لەم ژیانەدا دەسڕێینەوە. ئایا خۆمان بۆ ئەو ڕۆژە ئامادە کردووە؟ کەواتە شتێک بکە لە دوای مردنت ناوت بە باشی بمێنێتەوە، ناوت بە خراپی نەمێنێتەوە، چونکە ئەوە شتێکە لە پێشی هەمومانە. مردن ژیانمان حەدمەکە و دەیڕوخێنێ. زۆر لە بیرمان بێ، بە دڵنیاییەوە ئینشاءڵڵا هەوڵی زیاتر بۆ قیامەتی خۆمان دەدەین. خۆشەویستان، بێگومان مردن ئامۆژگاری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئێمە زۆر بیری لێ بکەینەوە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم عاقڵترین و ژیرترین مرۆڤ ئەو مرۆڤەیە کە بۆ مردن و دوای مردن خۆی ئامادە دەکات. ئەو ئینسانە عاقڵە. کام کەسەی لەم دنیادا عاقڵترین مرۆڤە، پێی دەڵێن مێشکی گەورەترە لە مرۆڤەکانی تر، مادەم خوای نەناسی لای خوای گەورە مێشکی ئەوە بەقەد مێشکی مشتێک و پشیلەیەک قیمەتی نییە، بەقەد مێشکی باڵندەیەکی بچووک قیمەتی نییە لای خوای گەورە، چونکە نەیتوانی لە دنیادا خوا بناسێ، نەیتوانی بۆ مێشکی کە لە مێشکی خەڵک جیاوازترە خوا پێی بەخشی بوو نەیتوانی ڕێگای خوا بگرێت. بۆیە زۆر پێویستە خۆمان بۆ مردن ئامادەکەین. ئینسانی عاقڵ و ژیر ئەو کەسەیە لە دوای مردنی خۆی شەرمەزار ناکات. ئەویش بەوە دەبێ خۆتی بۆ ئامادەکەی بە نوێژ و بە عیبادەت و بە خواپەرستی، چونکە بەڕاستی ڕۆژێک دێتە پێشەوە ماڵەکەی خۆمان، ئەو خانووی کە ئێمە تێیدا دەژین، ڕۆژێک دێت شوێنەکەی ئێمە چۆڵ دەبێت، شوێنی ئێمە چۆڵ دەبێت، لەسەر سفرە شوێنەکەی ئێمە چۆڵ دەبێت. ئەو کاتە هەندێک جار کە سوکارەکەمان ئازیز و خۆشەویستەکانمان خەفە دەخۆن و دەست ئەکەن بە گریان بۆ ئێمە، چونکە هەر کەسێک لە ئێمە لەسەر سفرەیەک دانیشێ ڕۆژانە و شەوانە، ڕۆژێک دێت شوێنەکەی ئێمە بە بەتاڵی دەمێنێتەوە، کەسێکی تر تێدا دادەنیشێت.
ڕۆژێک دێت ئەو جێگای کە ئێمە تێیدا دەخەوتین جارێکی تر بۆمان ڕاناخرێتەوە. ئایا خۆت بۆ ڕۆژە ئامادە کردووە سەفەرێکی دوور و درێژت لەبەرە؟ خۆ تۆ ئەگەر بڕۆی بۆ شارێک پێویستە ئامادەکاری بکەی، ناکرێت سیارەکەت بەنزینی تێدا نەبێ، ناکرێت پارەت لە گیرفاندا نەبێ، دەڕۆیتە دەرەوەی وڵات ناکرێت جەواز و سەفەرت پێ نەبێ، ناکرێشتی وە. ئایا خۆت بۆ ئامادە کردووە بۆ ئەو مردنەی کە لە پڕێکا پرست پێ ناکەوتێتە گیانت؟ کەواتە ئاگادار بە. بێگومان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جوبرەیل پێی فەرموو عیش ما شئت فإنك ميت. بەڕاستی ئەمە دڵنەوایەکی زۆر بە ئازارە. ئەی محەممەد صلی الله عليه وسلم چۆن دەژی بژی، بەڵام دڵنیا بە تۆ دەمریت، تۆ مردوویت. تۆش لە دنیادا چۆن دەژیت بژی، دڵنیا بە مردوویت و دەمریت. ئەمڕۆ یا بەیانی دەچتە ڕیزی مردووەکانەوە، بەڵام ئایا دوای مردنت شەرمەزار نابی؟ ئەوە گرنگە. تەنها ئەوە کیفایەت نییە ئینسان دڵێکی هەبێ بە حساب خۆی دەڵێ دڵم پاکە، بەڵام دڵێک نە زیکری خوای تایە، نە ئاگای لە نوێژە، نە ئاگای لە ڕۆژووە، نە ئاگای لە قەبر و قیامەتی خۆیەتی. ئەو دڵە لای خوا هیچ قیمەتێکی نییە. دڵێ قیمەتی هەیە خوای تێدا بناسرێت، خۆشەویستی خوای تیا بێت، ترسی خوای تێدا بێ، هەوڵی بۆ قیامەت تێدا بێ. ئەو دڵە لە قیامەتا بەختەوەرت دەکات، نەک دڵێک پڕ بێ لە گوناه و لە تاوان. کەواتە خۆت ئامادەکە بە دوای مردنت. مرۆڤی ژین و عاقڵ ئەو کەسەیە بۆ مردن و بۆ سەفەری قیامەتی شتێکی باشی ئامادە کردو بە ئیزنی خوا. خۆشەویستان، بەڕاستی مرۆڤەکان زۆربەیان بێوەفان، و یەکێ لە ڕەحمەتەکانی خۆش ئەوەیە کە ئێمە شتمان زوو لەبیر دەچێتەوە. ئەگەر شتمان لەبیر نەچوایەتەوە، کەسێکمان بمردایە یەکەم ڕۆژ وەکو دووەم ڕۆژ و سێم و چوارم و پێنجەم وەکو یەکەم ڕۆژ بینایە نەمانتوانی بژین. هەموو دەقەیەکمانەوە ئەو دەقەوای بەدار جەنازەکە و دانیشتوینە، نەمان ئەتوانی خۆشی لەم ژیانە ببینی، بەرگەی 10 ساڵمان نەیەگوت. بەڵام مرۆڤ شتی لەبیر دەچێت و ئێمەش ڕۆژێک دێت لەبیر دەکرین. چەند کەستان باوکتان دایکتان مردووە، خوا لیان خۆش بێ. باسی کەسە دوورەکان ناکەم، باسی براو خوشک ناکەم. تو خوا چەندێکە سەردانی قەبرەکەی باوک و دایکتان نەکردووە، چەندێکە، چەند مانگە، چەند ساڵە. ئەو باوک و دایکی کە ڕەنجیاندا تۆیان خزمەت کرد، بەڵام چەند ساڵە سەردانیانت نەکردووە، ئامادەی بۆ پارەیەک ئەوەنی ئەوان ڕێگا ببڕیت. وەڵا ڕێگاکەی دوور لە شارەکەی من نییە، ئەیبەتە ماحەکە بۆچی لە شارەکەی خۆشت نییە و دەڕۆی، بەڵام دایک و باوکت وەفات نییە بۆیان. بۆیە بەداخەوە دوای چەند ساڵێک لە ناو گۆڕدا ئێمە لەبیر دەکرین. لە سەرەتاوە بە گەرمی سەردانیمان دەکەن، هەفتەی جارێ، دوو جار، دوای مانگی جارێ، دوای ساڵی جارێ، دوای ئەوەش نامێنین، ڕێمان بکەوێتە قەبرستان. بۆیە سەردانیمان ناکەن، چونکە خەڵکی مەشغوڵی خۆیەتی. ئەڵێن کاتمان نییە بۆ سەردانیکردنی گۆڕستان، کاتمان نییە بۆی کە دوعای خێریان بۆ بکەین. بۆچی کاتت نییە؟ ناتوانی لە سەجدەدا بڵێ ڕەبی اغفر لی وەلیوالیدەیە، خوای لە دایک خۆم و دایک و باوکم خۆشبی. ئەمە کاتی ئەوێ، ئەمە پارە سەرفکردنی دەوێ. خۆ ناتوانی بڕۆی بۆ سەر گۆڕەکەی، دەتوانی دوعای خێری بۆ بکەی، دوعای خێریان بۆ بکەن، نەبیریان مەکەن. پێویستیان بە دوعای خێری ئێمەیە. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم کە باسیشمان کرد گەورەترین و بەڕێزترین مرۆڤە لەسەر زەویە صلی الله عليه وسلم، بەڵام لەگەڵەوەدا دەفەرمێ دوعا بکەن بۆم، دوعام بۆ بکەن، خوای گەورە وەسیلە و فەضیلەم پێ ببەخشێ. ئاتی محەممەدەن الوەسیلەة والفەضیلە. ئێمە بۆچی وا دەڵێین خوایە وەسیلە و فەضیلە ببەخشە بە محەممەد صلی الله عليه وسلم؟ بۆچی گەورەترین و بەرزترین و خۆشترین شوێنە لە بەهەشتە. هیچ شوێنێک نییە لە بەهەشتا لە وەسیلە و فەضیلە خۆشتر بێ. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە دایناو بۆ عەبدێک لە عەبدەکانی خۆی، ئومێد دەکەم ئەو کەسە من بم، دوعای خێرم بۆ بکەن
خوا پێمی ببەخشێ دڵنیاش بە شوێنی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. ئەی باشە دایک و باوکی من و تۆ لە کوێ پێغەمبەری خوا لەکوێ صلی الله علیه وسلم بۆ لە بیرمان کردوونە بۆ دوعای خێریان بۆ ناکەین وەک سەردانی گۆڕەکانیان ناکەین بێوەفاین لەبەر هیچمان لەبەر چاو نییە خۆ دەتوانین دوعای خێریان بۆ بکەین ربی اغفر لي ولوالدي خوایە لە خۆم و دایک و باوکم خۆش بێ ئەومان پێ ناکرێت ئەگەر وەشمان پێ نەکرا ئەوەی خێر بێ لە ئێمەدا نییە ئەوەی وەفا بێ مەردایەتی بێ زەمیر و وجدان بێ لە گیانی ئێمەدا نییە لە دڵی ئێمەدا نییە ئەگەر مردوەکانمان ئەوە لەبیر بکەین دڵنیا بە مناڵەکانیشمان ئێمە لەبیر دەکەن بە دڵنیایە چونکە ئێمەش مناڵی ئەوانین ئەوانمان لەبیر کردووە ئەم جیلی مۆبایلەی کە ئێستا پێگا بەس خەریکی مۆبایلن ئەوە زۆر لە ئێمە بێوەفاتر و خراپتر دەدەچێت مەگەر خوا ڕەحمێ لێ بکە کەواتە ئاگادار بە شتێک بکە بۆ دوای مردنت کاتت هەبێ بۆ سەردانی کردنیان چونکە مەڵێ مەشغوڵم ئەوانیش پێویستیان بە دوعای خێری تۆیە تۆ جگەرگۆشەی ئەوانی خوا وەفاکەت بۆ ئەوان خۆشەویستان کاتێککە دەمرین مردن لە پێشی هەمومانە دەڕۆینە ناو تاریکی گۆڕەوە ناو تەسک و تەنگی گۆڕەوە لە جیاتی ئەوەی کە سەردانی فڵان و فڵان بکەین بڕۆینە خانووی گەورەوە دەڕۆین ناو گۆڕێکی تەسک و تەنگ و تاریکەوە ئەگەر خوا بۆمان ڕووناک و فراوان نەکاتەوە خوای گەورە دەفەرمێ ئەلهاکم التەکاثر حەتى زرتم المەقابر ماڵ و سەروەت و سامان دنیا مەشغوڵتان دەکات حتا ئەو کاتەی زیارەت و سەردانی گۆڕستان دەکەن خوای گەورە سەردانیکردنی گۆڕستان و مردنی ئێمە بە زیارەت ناوەبا بە سەردانی چونکە ئەوە شوێنێکی مۆقەتە کاتیە دوای ئەوەشتە و شوێنش بار دەکەین دەڕۆین بۆ قیامەتی خۆمان شوێنی مانەوەی یەکجاری بەهەشتە یا دۆزەخە بۆ کەسانێکە کافر و بێباوەڕن خوای گەورە بمان پارێزێت کەواتە ئاگاداری خۆمان بین ڕۆژێک دێت دەڕۆینە گۆڕێکی تاریکەوە مەجلیسمان نامێنێ ئای فڵان کەس یادی بەخێر جاران لەگەڵ ئێمە دانیشت ڕۆیشت مرد نەما مەجلیس و کۆڕی ئێمە کۆتایی پێدێ دانیشتنی ئێمە سەردانیکردنی ئێمە میوانداری ئێمە کۆتایی پێدێ ئەمجا لە شوێنێکی تر میوانین سەردانی شوێنێکی ترمان کردووە بۆیە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم جبرائیل پێی فەرموو واحبب من شئت فإنك مفارق ئەی محەممەد صلی الله عليه وسلم کێت خۆشەوێ خۆشت بوێ بەڵام دڵنیا بەلی جا دەبیتەوە دڵنیا بە ڕۆژێک دێ هەموومان یەکجا دەبینەوە لە جەژنەوە چەند کەس مرد خوا لیان خۆش بێ ئەم ژیانە ناوەستێ و مردنیش ناوەستێ بە مردنی من و تۆش کۆتایی بە ژیان نایە و بازاڕ و ئیش و کەسابەت ناوەستێ کەواتە لە خۆت بایی مەبە هەوڵ بۆ قیامەتی خۆت بدە چونکە ڕۆژێک دێت وەڵڵاهی لەبەر چاوی خەڵکی بزر دەبین ئەگەر وێنەیەکمان بمێنێتەوە یا گۆڕەکەمان تۆزێ خۆڵ بمێنێتەوە تەواو بەڵام گرنگ ئەوەی ئەو لامان باش بێ ئەم لە کێشە نییە ئەوە گرنگە ئینسان ڕێگای خوا بگرێ هەروەکو چۆن باوباپیرمان بزر بوون لە بەرچاوی ئێمە نەمان ئێمەش بە هەمان شێوە بزر دەبین و ون دەبین لە بەرچاوی خەڵکی نامێنین گرنگ ئەوەی ئینسانی عاقڵ ئەو کەسەیە قیامەتی خۆی نەدۆڕێنێ و هەوڵێکی بۆ بدات یا ربی خوای لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی خوایان ئاخرمان بەخێر بگێڕی یا رب العالمین ئامین ئامین الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم ئامۆژگاری ئێمەی کردووە زۆر مردنمان لەبیر بێت کەواتە ئێمە کاتێک کە دەمرین کاتێکە بە خاکمان دەسپێرن بێگومان ئێمە خەڵکی هێشتا نەگەڕاوەتەوە دیار گۆڕەکەون خەڵکی ئێمە پرسیارمان لێ ئەکرێ ئیمتیحان دەکرێن قورسترین ئیمتیحان خوای گەورە زمانمان فەسیح و پاراو کە یا رب العالمین تەنها سێ پرسیارمان لێ ئەکرێ ئەو کەسەی ئەم سێ پرسیارەی جوابدایەوە بەختەوەر دەبێت دڵخۆش دەبێت ئەو کەسەشی وەڵامی نەدایەوە پەنا بەخوا لاڵ بوو زمانی نەهات قسە بکە بەدبەخت و دۆڕاو دەبێت بەڵام دڵنیا بەلەوە لە دوای مردنمان و بە خاک سپاردنمان مۆبایلێکمان پێ نییە
پەیوەندی بە کەسوکاری خۆمانەوە بکەین، پێیان بڵین نەتیجەی پرسیارەکانی ئێمە ئەوە بووە. دایەکیان، باوەکیان، کوڕەکەم، کچەکەم، خێزانەکەم، پیاوەکەم، خوشکەکەم، براکەم، هاوڕێ خۆشەویستەکەم، ئەمە وەڵامەکەی من بووە، الحەمدوللا نەجاتم بوو. یاخود بڵێ بەخوا من تیا چووم. ئێمە مۆبایلێکمان نییە پەیوەندی بە کەسوکاری خۆمانەوە بکەین. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح جامع صغیرە دەفەرمێ کاتێ ئینسانی ئیماندار قەبرەکەی بۆ فراوان دەبێتەوە، پرسیارەکانی ناوگۆڕ جواب دەداتەوە، خوا ئێرە لەو کەسانەمان بگێڕە یا رب العالمین بە ڕەحم و مێهرەبانی خۆت. ئەو کەسە کە وەڵامی پرسیارەکانی دایەوە ناجح بوو، گۆڕەکەی بۆ فراوان دەکرێتەوە حتا چاوی بڕکە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەو ئینسانە دەڵێت وازم لێبێنن، با بگەڕێمەوە مزگێنی بە کەسوکاری خۆم بدەم کە من سەرکەوتوم الحەمدوللا. پێیان بڵێن ڕزگارم بوو، پێی دەڵێن دانیش، گەڕانەوە نییە. ئێمە دەڕۆین بۆ سەفەرێک، تەلەفۆنمان بۆ دەکەن، دایک و باوکمانە، ماڵ و مناڵمانە، گەیشتی نەگەیشتی الحەمدوللا گەیشت. بەڵام لە گۆڕدا پەیوەندیمان دەبچڕێ، مەگەر لە خەوێکە یەکتری ببینین. ئەگینا سەرنجامەکەی وەڵامی پرسیارەکان و ئیمتیحانەکەمان ئەغامزە و نادیارە. مناڵەکەت ئەم ساڵ دەخوێنێ کە سەری ساڵ تەواو بوو دەزانی ناجح بووە یا ناجح نەبووە، دەرەجەی چۆنە، بەڵام پرسیارەکانی ناوگۆڕ بە غامزی دەمێنێتەوە. بۆ ئێمە هەندێک خەو دەبینین ئینشەڵڵا مای دڵخۆشیە یا پەنا بەخوا مای خەمباریە، بەڵام نازانین سەد تا سەد خەوەکە چۆن بووە، یاخود نەتیجەی وەڵامدانەوەکەمان چۆن بووە. کەواتە ئینسانی ئیماندار دەبێ هەوڵێک بدا، چونکە ئەوەی کە لە خۆشیدایە و لە ناخۆشیدایە تەنها خودی خۆتی. کەواتە گرنگ ئەوەی خۆت لە خۆشیدا بیت. کەس و کارت دەزان نازان کێشە نییە. کەواتە نازانی دایکت، باوکت، برات، خوشکت، کەس و کارت نازانی چی بەسەراتۆ لە ناو گۆڕدا، کەواتە هەوڵی بۆ بدە، خەمی بخۆ، خزمەتی بکە، ئەویش بە دوعای خێر، بە خێر و سەدەقە لە بیریان مەکەن ئینشاءڵڵا. خۆشەویستان، کاتێکە کاتی مردنمان هات، هیچ کەسێک لە ئێمە ناتوانێت دیفاع لە نەفسی خۆی بکات. هیچ کەسێک لە ئێمە ناتوانێت ڕوخسەت وەرگرێ لە مەلەکوت مەوت سەلامی خوای لەسەر بێ یەک دەقا مەجالم پێ بدە. فإذا جاء أجلهم لا يستأخرون ساعة ولا يستقدمون. خوای گەورە دەفەرمێ کاتی مردن هات پاش و پێش ناکەوێ. بۆیە مەجالی ئەوە پێ نادرێ ئامۆژگاری ماڵ و مناڵت بکەی، وەسیەتیان بۆ بکەی. ئەمڕۆ شتێک بکە بۆ قیامەتی خۆت، ئەمڕۆ هەوڵێک بۆ قیامەتی خۆت بدە. لەوانەیە لە پڕێکا بمری ئەوەی کە دەتەوێت ئامۆژگاری بکەی و ئەو وەسیەتی کە دەتەوێت بیکەی فریای نەکەوی. هیچ کەسێک ناتوانێت دیفاع لە خۆی بکە، و دیفاع لە ئەوەش بکە کە ڕۆحی دەرەچێ و دەمرێت. ئەگەر 1 ملیۆنی حیمایی هەبێ، 1 حیمایە ناتوانێت چرکەیەک تەمەنی درێژ کات. ترجعونها إن كنتم صادقين. خوای گەورە دەفەرمێ دی ڕۆحەکەی بۆ بگەڕێنەوە ئەگەر ڕاست دەکەن. دەی ئەو فڵان کەس دەمرێ، ئەگەر ڕاست دەکەن فەرمووی بیگەڕێنەوە، با دووبارە بژێتەوە، با دووبارە ژیانی بۆ بگەڕێتەوە، بەڵام ناگەڕێتەوە. کەواتە ئاگاداری خۆت بە، ئەمڕۆ هەوڵێک بۆ قیامەتی خۆت بدە. باوکم خوا لێی خۆش بێ باسی بەسەرهاتێکی کرد کە لە پێش ئەوە زۆر قەدیم ڕووی داوە. پیاوێکە بۆ ناوی یوسف بووە، کۆمەڵی شتی زۆری هەبوو، ئاژەڵی زۆری بوو لە دیەکەی ئێمە کاتی خۆی. ئیتر 200 ساڵەوە پێش بۆ زیاتر کەمتر لە باوباپیر و ئەم قسەیە هاتووە. ئەم پیاوە ئەچێ هەرچی ماڵوشتی هەیە بڕیندەی فرۆش هەیە، مەڕووماڵات، کاتێک کە دەیهێنێتەوە پارەی ئاسم جاران کاغەز نەبوو، 2 ئەسپی پێ ئەبێ، هەردوو تایەکەی پارەیە، یعنی 4 تا پارە، هەمووی پارە لیرە و شتوزانە چی بوو، پارەی ئاڵتون وەشتان نەبوو، زی بۆ ئاڵتون بە هەر شتێک بۆ پارە بۆ کات. 2 بار دەهێنێتەوە، دەچێت لە شوێنێک بە تەنها دەیشارێتەوە. مەبەستم چییە؟ فریای هیچ تاکەی جاری وایە. کاتی ئەم پیاوە نەخۆش کاتی مردنی هات،
دەڵێ مناڵەکانی بردووتی کۆمەڵێک پارەی زۆر شادو 4 بار 4 تای حیوان شاردوومەتەوە هەمووی پارەیە وەرە باش شوێنەکەیتان پێ بڵێن دوای مردن بە خۆتان دەریکەن بەڵام نە خێری لێکرد زاهیغرە نە سەدەقەی لێکرد نە مناڵش سوودی لێ وەرگرت دەڵێ کاتێککە ڕۆژ چۆ بەرزاییەک وەستا ئەو یوسفە بە مناڵەکانی وت مناڵەکان کوڕەکانم ئەو بەردەتان بینیوە وتیان بەڵێ باوە ڕێکدای لە عەرز مرد ئەوە نەخوا مەجالی پێ نەدا ئایا پارەکەی شادۆتەوە لەکوێی بەردەکەدا هەیە دەڵێ ئەو ناوە هەر هەمویان تێکدانیان دۆزیەوە ئایا چەند گوریز چەند مەتر لە بەردەکەوە دوورە چەندێک قوڵە فریای ئەوە نەکەوت ئامۆژگاری بکات فریای ئەوە نەکەوت وەسیەتەکە تەواوکە وتی ئەو بەردەتان بینی وتیان بەڵێ وتی ڕێکدای لە عەرز نەیتوانی قسەکە تەواو بکە پارەکەش ئێستش لەژێر خۆڵایە کەواتە هەوڵی بە قیامەتی خۆت بدە بۆیە خۆشەویستان ئاخر خاڵ دەمێ باسی کەم کاتێک کە ئێمە دەمرین مردن یەخەمانی گرت و لاشەمان بێڕۆح بوو هەموومان لە پێشمانە والله ئەو کاتێک کە مردین نە هەست و شعورمان دەمێنێ نە شەرمەزاریمان دەمێنێ بۆچی هەست و شعورمان نامێنێ عیبەمان لا نامێنێت چونکە ئێمە نازانین کێ جلوبەرگەکە لە بەرماندا ئەکەنێت ئێستا کەسێک لە ئێمە هەڵسێ دووسێ نەفەر هەڵسن جلوبەرگی لە بەرداکەن ڕازی نابێ قبوڵی ناکە عیبە تۆ شتی وابێ قبوڵی ناکە بەڵام کاتێک کە مردین عقل و هەست و شعور و هیچ شتێک لای ئێمە نامێنێت کۆتایی بە هەموو شتێک دێت بۆیە نازانی کێ جلوبەرگی تۆ دادەکەنێ کێ دەتشۆرێ کێ بە دیار گۆڕەکەتەوە دەگری کێ پێ دەکەنێ کێ خەمبارە کێ خەمبار نییە هیچ شتێک نامێنێت ئەو مرۆڤە ئەو کۆتایی ئەم مرۆڤەیە کە لە دنیادا لە خۆی بایی دەبێت ئەوە کۆتایی ئەو مرۆڤەیە کە حساب بۆ خەڵکی ناکە ئەوە کۆتایی ئەو مرۆڤەیە کە لە دنیادا دەڵێ من نوێژ ناکەم و حساب بۆ فەرمانی خوا ناکەم ئەوە کۆتایی ئەو مرۆڤەیە کە خەڵکی دەکوژێ و زینا دەکا ڕۆژێک دێت لاشەی بێڕەح دەبێ بێجوڵە دەبێت بێ هەست و شعور دەبێت باکی نییە کێ ڕووتی دەکاتەوە کێ دەی شۆرێ کێ نایشۆرێ کێ لاشەی دەبینێت چونکە هیچ شتێک نەماوە لاشە وەکو دیوارێکی لێ هاتوو هیچ شتێکی نییە هیچ قیمەتێکی نییە هیچ ڕۆحێکی تیا نەماوە کەواتە ئینشاءڵڵا با لە کۆتاییدا دەڵێم خۆمان ماندووکەین خۆمان هیلاکەین بە دوای مردنمان لەبیر نەچێ ویستمان خراپە و زینا و تاوان و قەتڵ بکەین لەبیرمان نەچێ ڕۆژێک دێ لە دوای مردنمان یەخەمان دەگرێ و تاوانە ئەگەر لە دنیادا تۆبەی لێ نەکەین ئەوەشی حەقی خوا بێ ئینشاءڵڵا تۆبەی ڕاستەقینەیەکی خوا لێت خۆشە بێ ئەوەشی حەقی خەڵکی بێ لە کۆڵت نابێتەوە ئیلا ئەو کەسە مەگەرگرتنت ئازاب بکە لە ناو قەبردا و لە قیامەتیش هەر لەگەڵتایە ئەو تاوانەی کە ئەنجام بداوە بەرامبەر بە خەڵکی بۆیە ئینشاءڵڵا با هەوڵێک بە قیامەتی خۆمان بدەین بە تەواوەتی خۆمانی بۆ ماندووکەین اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خواه الشفاء نخوش كان من بدي بتايبتي أواني داوي دعي خير كتو يا ربي خواه أواني نخوش الشفاء بدي أواني لنخوش خانة كانوا لمالا كوتون يا ربي خواه الشفاء بدي خواهی هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزی خێر و بەرەکەت و خۆشی پڕژێنی بەسەرمانە خواهی قوتابیەکانمان بە پەتایبەتی پۆلی دوانزەکان سەرکەوتوکەی لە ئێوانە و ئیمتیحانەکانیان یا رب العالمین خواهیان ئاخرمان بەخێر بگێڕی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆشبی مردوەکانمان بەختەوەر و دڵخۆشکە یا رب العالمین آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين